چەمی ڕۆح نوێترین کتێبی دکتۆر ڕێبوار فەتاحە کە گوڵچنی زیاد لە 3 سەدەی شیعری جیهانیە بە زمانی کوردی. سەبارەت بە کتێبی چەمی ڕۆح میوانداری دکتۆر ڕێبوار فەتاحمان کردووە و گفتوگۆی زیاتر دەربارەی ئەم کتێبە دەکەین. دکتۆرگیان سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. بیرۆکەی کۆکردنەوەی 3 سەدە شیعری جیهانی و پاشان وەرگێڕانی بۆ سەر زمانی کوردی لەکوێوە سەرچاوەی گرت؟ یەکەم جار بەڕاستی ینی ئەمزانی ئەمانە کۆکەمەوە بن بە کتێبێک، بەڵام سەرەتا زۆرتر وەکو شیعرێکە خۆم چێژم لێدی ئەم کرد بە کوردی. هەم چێژم لە وەرگێڕانەکەی دیکە کونوکە لەبەری زمانی کوردی پێناسانم، هەم کونوکە لەبەری زمانی ئینگلیزی و کللتوری ئینگلیزی پێناسانم. ئیتر لەوێەوە تقریبن ڕەوا بزانم یەکەم شیعر لەوێکە وەرم گێڕاوە 25 ساڵ لەمەوە پێشە، ساڵی 2000. ئیتر وردە وەردە ئەمانە کۆبوونەوە، بەڵام کە بیرۆکەکە هات سێنم کرد شیعرێکی زۆر زۆرم هەیە ئەتوانم لە جۆرێک مێتۆدا کۆی بکەمەوە. ئیترەوە بۆ کۆم کردەوە بۆ جۆری ئێستا لەم کتێبایە وای بینن. دەستان خۆش بێ. بەچی و بە کێ سەرسامیت و کتێبەکەت ناوناوە چەمی ڕۆح؟ چەمی ڕۆحە بەڕاستی زۆرتر سەرسام بە شاعیرانی یان بە فەلسفەی سۆفیزم کە ڕەنگە جەلالەدینی ڕۆمی پێشڕۆیان بێت، بەڵام دیارە تەنیا ئەو نییە. زۆر شاعیری دیکە هەن وەکو مەنسووری حەلاج و وەکو فەریدەدین عەتار و وەکو کەبیر و زۆرن سەرسام بوون بەوانە کە زۆرتر ئێمە لە شیعر وا تێگەین شتێکە تۆ بۆ خۆشی خوێنیتەوە، بەڵام کە شیعری سۆفیە خوێنیتەوە سەیرەکەی دید بەرامبەر کردگارە گۆڕێ، کردگار لە دەرەوە ئەهێنێتە ناو دڵی تۆوە. ئیتر ئەوەش لەوە ئەمە چەمێکە بە ناو خاک و نەتەوە و گەلی جیاوازە تێپەڕێ و ڕۆحیان کۆکاتەوە هەمووی لێرە هەیە. دەستان خۆش بێت. کە شعرەکان دەخوێنیتەوە بە زمانێکی زۆر پاراوی کوردی، شعرەکان وەرگێڕاون. ئایا ئەمە مەبەستە یان شعرەکان وا دەخوازێت؟ دیارە مەبەستمە کە تەنها وابزانم 3 شعرم بەقاڵب وەرگێڕاوە، بەڵام ئەوانی دیکە بە زمانی شیعر وەرگێڕاوە کە توێی خوێنیتەوە ئەزانی شیعرە. زۆر لام مەبەست بووە کە خوێنەر تێبگا شیعریش زمانە، وەکو چۆن ماتماتیک زمانە، وەکو چۆن کوردی زمانە. ئەگەر ینی بەڕای منیش ئەگەر کەسێک نەزانێ شیعر چییە و چۆن ئیشەکات ڕەنگە لە شیعر تێنەگات، وەکو ماتماتیک، وەکو فیزیا، وەکو زانستێکی دیکە. شیعر جوانیەشی خۆی هەیە، کونوکە لەبەری خۆی هەیە، شیعر تەماویە، شیعر وشەی جیاواز بەکارێنیە، شیعر مێتۆفۆ بەکارێنێ و زۆر شتی دیکە کە ڕەنگە کورد شاعیری زۆر بێ، بەڵام ئەمە ڕەنگ بەشدارێکی جوان بکە بۆ شیعری کوردی. بەڵێ. کە سەیری شعرەکان دەکەین یان سەیری ئەو شاعیرانە دەکەین کە لە کتێبەکەی جەناب تا هەیە، ئەو شاعیرانەشی تایە کە بۆ نمونە ئێمەی کورد زۆر ئاشنانین لە لای ئێمە، بۆ نمونە شاعیرانی چین و ژاپۆنی تایە. ئەم شاعیرانە تا ڕادەیەک ئێمە زۆر درکمان پێ نەکردووە. لە پاڵ شاعیرانی چۆنەڵێ ئەوانەی کە ناوبانگیان زیاترە، لە پاڵ ئەوانە شعرەکانی ئەوانیش کراون بە کوردی. ئەمە چ مەبەستێکە؟ دیارە خۆم سەرسام بووم بەو شاعیرانە بۆیە شعرەکانیانم وەرگێڕاوە، هەروەها سەرسام بووم بەو شیعرانەیان، چونکە شاعیران هەموو شاعرێکە لێرە هەیە شیعری زۆرە، بەڵام من لەو هەموو زۆرە چەند شیعرێکم وەرگێڕاوە سەرسام بووم پێی. هەروەها ینی مەبەستیشم بووە کە جۆرێک لە بیرکردنەوەی شیعر بە شاعیری کورد بناسیێنن. خۆ ڕەنگە ئەوەش لەوە سەرچاوی گرتبێ کە بە بۆچوونی خۆم شیعری کوردی نێوەند، ئەوەی کە پێڵێن کوردی سۆرانی لە بازنەیەکە قەتیسە. خۆ ڕەنگە پێویستی بە کتێبێکی وابێ یا بە چەندین کتێبی وە
بۆی بتوانێت ئەو بازنەیە بکاتە و تێکەڵ بە ئەدەبی جیهانی بکات، تێکەڵ بە کللتوری جیهانی بکات. یعنی ئێمە زۆرتر یەک نۆ شێعرەزان یا دوو نۆ شێعرەزانین. شێعر زۆرە بە ئەمانەی لێیان لە سەدەی هەشتەوە دەست پێەکەن، ئەوانەی بە تایبەتی چینیەکان تاکو دەگەنە سەدەی 20 تیان نییە. یعنی ئەمە هەمووی تێکەڵێکی زۆرە نزیکەی بەهای کۆکانەوە نزیکەی 200 شعرێک 60 شاعرە. ینی ڕێنگەمە نامەیە بین بکەم بەڵێم خۆم دەرەخەم، بەڵام بڕوان ناکەم کۆکراوەی وە تا ئەمڕۆ کرابێ بە کوردی. هیچ هەوڵێکی لەو جۆرە هەیە کە کەسانێک کە بن هەوڵ بن نەک لە تەنیا لە زمانەکانی تری شەوانێ ئەم جۆرە کتێبانەیان ئەم جۆرە شاعیرانە کۆبکەنەوانێ و بیخەنە بەردی دەی ئێمە و تا چەند گرنگیشە ئەم جۆرە ستایلە ئەم ستایلە بێتە نێو دنیای خوێندنەوە. دیارە شیعر وەکو زمان وایە تۆ ئەگەر 2 زمان 10 زمان 20 زمان بزانیت معناوێ ئەقڵێکی فراوانتر هەیە و دیدەشی زۆر بڵاوترە هەیە بەربڵاوە هەیە بۆ ژیان. بەڵام کە شاعیر تەنیا شعری کوردی خوێنەوەتەوە شیعرە نووسیە یا تەنیا عەرەبی و کوردی و فارسی خوێنەوەتەوە شیعرە نووسیە زۆرتر لە قاڵبێکا دەمێنێتەوە. بەڵام کە تۆ جۆرێکی تر لە شیعری پیشانەی لە شیعری نازام ئەمەری شێوە بۆ شیعری ژاپۆنی بۆ چینی بۆ هەندی بۆ عەرەبی ئەو وەختە تۆ مەودایەک شعرێ خەیتە بەردەم کە ئەتوانێ ئەو یەکێکیان هەڵبژێرێ یان لێیشیان بات هۆت. ینی پێناسێکی تایبەت بۆ شیعر نییە تۆ توانی بەو جۆرە بینوسی کە خۆ دەتوێ، بەڵام دیارە ئەبێ بنەمای شیعری تێداوێ. بنەمای شیعر زۆر گرنگە. هیچ هەوڵێک هەیە کەسانێک هەبن کە ئەم شاعیرانەی کە بەڕێستان کۆتان کردوتەوانەیە کتێبێکی لەم جۆرە بڵاو بکەنەوە بیخەنە بەردیدەی ئێمەی کورد؟ من نەمدیوە بەو جۆرا و جۆریە. ڕەنگە هەبێ کتێبێ لەسەر یەکێک لەمانە بۆ نمونە نزار قەبانی یان جەلالەدینی ڕۆمی، بەڵام نەمدیوە کە ئەم هەموو سەدەیە کۆبکاتەوە لە سەدەی هەشتەوە بۆ سەدەی 20. دیارە فۆکەسی تایبەتم لەسەر سەدەی 19 و 90 و 20. بەڵام پێشەویش کۆمەڵێکی زۆرم وەرجێڕاوە کەوانە لە بەشی یەکەمان. سەرباری ئەوەش لە بەشی دواییە کە نزیکەی 90 لیریشیش گۆرانیم وەرجێڕاوە بۆ ئەوەی کە چونکە بەڕاستی لیریشی گۆرانی کوردیش قەتیسە هەر لەوانەی حەسەن زیرەک و ماملێ و عەلی مەردانە پێویستە لەو قاڵبە بچێتە دەرەوە. گۆرانی ئەتوانێت زۆر زیاتر لەوە بڵێت کە گۆرانی کوردی ئەیڵێت. 90 لیریکم وەرجێڕاوە کە گۆرانی ناسراوی نێودەوڵەتین. هەندێکشیان خۆم یادگاری تایبەتمەیە لەگەڵیانە، لەوانە ڕەنگە فلیمی سەنگان بێ یان نازانم مەسەلەن کریستال گەیڵ بێ ئەوانی دیکە. هەمیشە دکتۆر ڕێبوار هەگبەی پڕە. دوای چەمی ڕۆح چیمان پێشکەشەکەیت؟ دوای چەمی ڕۆح کۆمەڵێ شیعرم هەیە کە بە ئینگلیزی نووسراون، ئەوانە ڕەنگە بکەم بە کتێبێک. بەڵام بەڕاستی پرۆگرامی سەرەکیم ئەمڕۆ نووسینەوەی بیرەوەری خۆمە، نەک بیرەوەرێکی ترادیشنەلی کە ئەوەنگە لە دایک بووم ئەوەنگە مردوومەوە وام لێت ئەوە نا یا مەسەلەن سوزانم واژیام و چوومەدای زۆرتر دەستکاری ڕووداوەکانم نەکردووە، دەستکاری کەسەکانم نەکردووە، بەڵام ئەندێشە سازانە کۆم کردوونەتەوە. وەکو بڵیت ئەتوانین بڵێ ڕۆمانێکە گرفتم نییە چی ناوانێ ناوی بنێن، بەڵام گرنگەوەیە کە بزانن کە ئەو کاراکتەرانەی من لە ژیانە دیومە ئەو ڕووداوانم هیچی نەگۆڕیوە، بەڵام دواتر کاراکتەرەکان کۆکەم و گفتوگۆکەن ئەوم گۆڕیوە. ینی هەندێک بەتایبەتی ساڵانێکی زۆرەژی دۆکو من خەڵک زۆرە بینیت ئەم کەسانە هەیانە شەهیدە، هەیانە ماوە، هەیانە زانم ئاوارە بووە لە زیندانایە. ئەمانە هەمووی کۆبنەوە لە 4 چاپتەری پێش ئەخیر باسی بەهای مرۆڤایەتیەکەن، وەکو سوزانم عیشق، خۆشەویستی، ڕق، توموتیژی، کوشتن،
مردن ئەمە هەمووی بە شێوەیەکی فەلسەفی گفتوگۆی ئەم پایانەی ژیانەکەن یا ئەم بنەمایانەی ژیانەکەن. دەستە خۆش بێ. تا چەند گرنگە نووسەران و شاعیران و ئەوانەی کە کتێبیش وەرئەگەڕنا سەر هەر زمانێک بێت، تا چەند گرنگی بە دیزایانی کتێبن. بۆ نمونە ئێستا کە سەیری دیزایانی کتێبەکەی بەڕێستەکەم بەڕاستی سەرنجڕاکێشە. بۆ گرنگە و تا چەند گرنگە کە نووسەران یا وەرگێڕان یان شاعیران گرنگی بە دیزایانی کتێبەکان بن. دیارە ئیستاتیکە یا دیزاین یان جوانی لە هەموو شتێکە هەیە. ئێستا جوانێکی زۆر لە توا هەیە کە بۆ جوارە خۆ گۆڕیوە. بەڕاستی ینی هەمومان ستایلێکمان ئێستا من کە ئاواتم ستایلی خۆمە، ستایلێکی تایبەت بە خۆمە. کتێبی ژوایە ئەگەر بەڕاستی سەرنجڕاکێش نەبێ تۆ تااقەتی نییە دەستی بیت و بیخوێنیتەوە. ئەو جوانیە، ئەو دڵگیرەی، ئەو ئیستاتیکیە لە شێعرا زۆر گرنگە لە شووا دێڕەکەنی کۆتایی پێت. گفتوگۆی زۆر گەورە هەیە لەسەر تاقە شیارێکی ئینگلیزی کە ئایا شاعیر لە دوای ڕستەکەیەوە نیشانەی پرسیاری داناوە یان نیشانەی سەرسوڕمان. شارێکەیە زۆر بەناوبانگە. ئەمەش زۆر گرنگە کە تۆ بزانی لە شووا هەر لە شعری کوردیە. بۆ نمونە تۆ شێعرێکی کوردی خوێنیتەوە بە عروز نووسراوە، سێرەکەی عروزەکەی لێ تێک چووە، نابێ لێ چووچە مەسە شاعرێکی وەکو نالی شاعرێکی وەکو تاربەگی جاو یا مەحوی تۆ بڵێی لە وەزنی شعری عەرەبی نەزانی بێ نا، ئەوە دوایی بە تێپەڕبوونی کات ئیتر دەما و دەماتەوە کەسێک گۆڕیوێتی. زۆرەوەی مەسەڵەن شێری عەلی عەرفەغا ئێستا لەژێر کاریگەری ئەو بزوتنەوە سیاسیە ئاینیە زۆریان گۆڕیوە کە بەڕاستی من شێعرەکەم لەبەرە وان نییە. دکتۆر ڕێبوار زۆر سپاس کە ئامادەبووی لەگەڵمانە، هیوای سەرکەوتن و بەردەوامی بۆ بەڕێستان دەخوازم. سپاسیەوە. زۆر سپاس.